سڵاوتان لەبێ فەرمونی و کورتێک لە هەواڵەکان. پێشنەوەڕۆی ئەمڕۆ کۆبوونەوەی لووتکەی نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ئامادەبوونی ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەڕێوەچوو ڕاشیانگەیان دروستکردنی لیستێکی ئیسلامی ئەگەرێکی بێزە. لەوبارەیەوە محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەناوتی ڕاگەیان پێگەێنانی لیستێکی ئیسلامی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا ئەگەرێکی بێزە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا بەرپرسانی هەردوو پارتەکە ڕایانگەیان لا کۆبوونەوەکەدا هەردوو لاجەختیان کردوتەوە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا. هەروەها پرسی بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان و گرفتەکانی نێوانیان تاوتوێ کردووە. دانا سایسۆفی پەرلەمانتاری یەکێتی لە فراکسیۆنی کوردستانی ڕێگەیان پۆستی جێگری سەرۆکی هەرێم ئەو گرنگی پێنەدراوە کە دەبوایە هەیە بێ ئامانجەکانی نەپێکاوە. هاوکات پێشنیان زێوەش دەکا بەر لە هەڵبژاردن کاندیدەکانی سەرۆکی هەرێم ناوی جێگرەکانیان دیاری بکەن و لە هەڵمەتی هەڵبژاردندا جێگرەکانیشان بەشداری بکەن. دانا سایسۆفی لە وتارێکدا نووسیوێتی ئەم پۆستان نەگەر پۆستێکی سیادیە دەتوانێت ڕۆڵێکی تاوکاریانەی هەبێت بۆ پۆستی سەرۆکی هەرێم لە ڕووی داری و سیاسیەوە، بەڵکو لە هەرێم دەتوانێت بێتە هۆی دروستکردنی متمانەش لە نێوان حەزبە دەسەڵاتدارەکان و جۆرێک لە پارسەنگی حزبی دروست بکات. عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی لە عێراق بە شێوەیەکی ناڕاستەوخۆی هێرش دەکاتە سەر کورد و عێراقی و ڕەوتی سەدر لە ڕێگەی هێرشکردنە سەر وەزیرانەی بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراقیان کردووە. حەکیم لە دیداری هەفتانی ڕۆشنبیریدا لە بەغدا ڕێگەیاند و بایکۆتکردنی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیران لەلایەن هەندێک وەزیرەوە سازشکردنی ئەو لایەنانەی لە سەرمافی دەنگدەرەکانیان کە دەنگیان پێداون بۆ ئەوەی بەشداری پرۆسی دروستکردنی بڕیار بکەن. هەروەها وتی ئەو کوتلانە بە بڕیاری بایکۆتکردنیان خۆیان و دەنگدەرەکانیان پرابەز خستووە. سەلاحەدین دەمیرتاژ ئەوسەرۆکی پارتی ئاشتی و بەدەپای دیموکراتی دەربارەی پرۆسەی چارەسەری ئاشتیانی کێشەی کوڕڕایگەیان دەبێت دۆخی حقوقی عەبدوڵڵا ئۆجالان پێداچوونەوەی بۆ بکرێت چونکە ئەو لە زیندان و مافی امزاکردنی نییە. هۆشداریشیدا لاشکزێنانی پرۆسەی ئاشتی. باپی هەواڵێکی ئاژانسی فراتی نزیک لە پەکەکە دەمیرتاژ لە ناوەندی گشتی پارتەکەی با ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند و ئەگەر پەرلەمان بۆ پرۆسەی ئاشتی یاسا گەڵاڵە نەکات و هەنگاوی دیموکراتیزەبوون نەنێ ئەوە پرۆسەی ئاشتی شکست دێنێ. وەزارەتی پلاندانان و پەرەپێدانی عێراق ڕێگەیان هەرێمی کوردستان و شاری بەغدا لە ڕیزی باشترین پارێزگاکانی عێراقن لە ڕووی گوزەرانی هاوڵاتیانەوە لە کاتێکدا هەرێکە لە پارێزگای زیقار و موسەنا لە هەرە هەژارترین پارێزگاکانی عێراقن. مادیە لاغ بریکاری وەزارەتی پلاندانان و سەرۆکی دەستگای سەرژمێری ناوەندی عێراق ڕێگەیان ڕێژەی و دانیشتوانی عێراق کە داهاتی ڕۆژانن کە بترە لە $2.5 بە ڕێژەی لە 37.8 بەرزبوونەوەی باخۆ دیوە و لە پارێزگای موسەناژ لە 29.4 لە کاتێکدا ڕێژەی لە پارێزگای سێمانی لە 3.0 و لە دۆکیش لە 2.8. کۆفیانان نێرداوی پێشووی کۆمکاری عەرەبی نەتۆی گرتوەکان بۆ سووریا ڕێگەیان کاتیەوە بەسەرچووە هێرشی سەربازی بکرێتە سەر حکومەتی سووریا و پڕچەکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش قەیرانی وڵاتە چارەسەر ناکات. لە وتەیەکدا لاژنێ پێشکەشی کرد کۆفیانان داوای کرد کێشەی سووریا بە ڕێگەی سیاسی و بە پشتبەستن بە ڕێکەوتنامەی ژنێڤ چارەسەر بکرێت کە لە مانگی حوزەیرانی ڕابردوودا ئیمزاکراوە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا بەختەوە.